بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم برنامج أمرمان لخزمات دعاء قرآن كان جان من بسر برد ديار دعاء قرآن كان زورن برنامج داهاتو أقام وخزمتان وباز لدعاء قرآن كان زياتر أكين أول دي أميو لخزمتان عرزي بكم لدواء أمنا وبروا أويك أم دعاء قرآن يعني زور قرنجك لبريان كين ولا السجد كان وزور كات لكاتي دعاء كان معنا بم كلماتاني قرآن دعاء بكين ودعوة بكين أمروه هر ئەوەندە کفایەت ئەکەم لەو چەند ئاەتەی کە لە خزمەتانە باسم کرد لە ئێستەوە دەسەکەین بە دوعاکردن خۆمان دوعا ئەکەین ئێوەش بەدڵ ڕەحمەتی خۆتان لێبێ لەگەڵ منە مەرج نییە زمانتان دڵتان هاوار کە ئامین لەعەلە ئامینی کەسێکتان گیرا ئەبێت و خۆی گەورە هەمومان بەهرەمەند ئەکە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار دەستەکانمان بەرزەکەینەوە و ڕووی دڵمان ئەکەینە ئەو ئەڵێن بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوای گیان صلاة والسلام بۆ سەر دیداری رسول الله صلى الله عليه وسلم بەرزەکەینەوە هاوارەکەین و ئەڵێن خوای گیان ئێمە ئەگەرچی گونەهبار و خەجاڵەتباری بەردەم دیوانی تۆین بەڵام هەمیشە بە ڕەحمی تۆیە نازیومانەیە ئەکرەم الئەکرەمین و زانیومانە کە تۆ ڕەحمان و ڕەحیمی بەم ئێوارە ڕەمەزانە و بە زمانی بە ڕۆژەوە هاتوونەتە بەردەم دیوانی تۆ دەستمان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە هانامان بۆ لای تۆ هێناوە هاوارمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خودایە لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لە گوناهەکانی دڵمان ببوورە لە گوناهەکانی زمانمان ببوورە لە گوناهەکانی گوێمان ببوورە لە گوناهی چاومان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین خوایە پەنا ئەگرین بە تۆ لە هەر نەزەرێکی حەرام کە کردبێتمان خوایە پەنا ئەگرین بە تۆ لە گوناهەکانی دەستمان پەنا ئەگرین بە تۆ لە گوناهەکانی قاچمان پەنا ئەگرین بە تۆ لە گوناهەکانی داوێن و عەورەتمان پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت خوایە لێمان ببوورە خوایە لێمان ببوورە خوایە لێمان ببوورە خوایە گوناهانێک لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهانێک لەمە و دوا کردومانە ئەیکەین عەفومان کە پەروەردگارە داوات لێ ئەکەین گوناهانێک کە نەمانزانی و کردومانە عەفومان کە گوناهانێک کە زانیومانە و بێشەرم بووین بەرامبەر بە تۆ خودایە عەفومان کە خدایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت ئەو کەسانەی کە لەگەڵ ئێمە ڕووگەی دڵیان بەرز کردوێتەوە بۆ لای تۆ لەم کاتەیە زمانمان بە ڕۆژوە پەروەردگارە دوعاکانمان قبوڵ کە بەزەیی بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە هیدایەتمان زیاد کە ئیستیقاممان پێ بەخشە پەروەردگارە داوات لێ ئەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ڕەبی خوای گیان ئێمە عەبدانێکی گوناهکارین بە زمانی ڕەش و دەستی ڕەشەوە هاتوینتە بەردەم دیوانی تۆ دڵ ڕەشەکانمان چاوی بۆ تۆ بەرز کردوێتەوە خوای گیان زمان و چاو و دڵمان پاک کەرەوە لە گوناهەکان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە خوایە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە خوای گیان لە گوناهی دراوسەکانمان ببوورە هەر کەس زوڵمێکی کردوون لە گوناهی ببوورە خوایە هەر کەس زوڵمێکی لێ کردوون لە گوناهی ببوورە زوڵممان لە هەر کەس کردووە خوایە لە گوناهی ببوورە هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین پەروەردگارە لە هەموو عومرمانە لە گوناهی ببوورە چاکەمان لەگەڵ هەر کەسێکە کردووە خوایە لە گوناهی ببوورە خوایە لە گوناهی قوتابیەکانمان ببوورە خوایە لە گوناهی مامۆستاکانمان ببوورە
پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. خوای گیان لە گوناهەکانمان ببوورە، لە گوناهی گەنجەکانمان ببوورە، لە گوناهی کچەکانمان ببوورە. پەروەردگارە لە گوناهی خێزان و هاوسەرەکانمان ببوورە، لە گوناهی مناڵ و ئەحفاد و ئەسباطمان ببوورە. خوای لە گوناهی وەچەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هیدایەتمان بدە، ڕێنموویمان کە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین میهرەبانی خۆت، بەخشندەی خۆت بەسەر کوردستانە ببارێنە. خوای گیان لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. هەندێک سەفیه لە وڵاتی ئێمە و گوناه بەرزەکەنەوە بۆ لای تۆ یا ئەکرەم الئەکرەمین، داوای عەفوت لێ ئەکەین. خوای هیدایەتی گومڕاکانی ئەم وڵاتەی ئێمە بدە یا رب العالمین. خوای هیدایەتی ملحیدەکان بدە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هیدایەتی عەلمانیەکان بدە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. هەر کەس خراپەکاریەک ئەکات لەم وڵاتەی ئێمە خوای هیدایەتی بدە، دەستی بگرە، ڕێنمووی کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە وڵاتەکەمان پاککەرەوە لە دزەکان، وڵاتەکەمان پاککەرەوە لە چاوشۆڕەکان. پەروەردگارە ئەم وڵاتی ئێمە پیاوی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پیاوانی گەورە بکەرە حاکم و دادوەری وڵاتمان یا رب العالمین. یا ربی خوای گیان شیفا بەسەر نەخۆشخانەکانمانە ببارێنە. ئەوانەی کە تێردەدارن پەروەردگارە هانایەکیان نییە بۆ لای تۆ نەبێ، سکاڵایەکیان نییە بەرزیکەنەوە بۆ خزمەتی تۆ نەبێ. دە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە شیفا بۆمان بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە وڵاتی ئێمە لە نەخۆشی پیس پاککەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. نەخۆشی خراپەکان لە وڵاتی ئێمە مەهێڵە یا رب العالمین. خوایە ئەو کەسانی کە نەخۆشی لە وڵاتی ئێمە بڵاو ئەکەنەوە، خوایە خۆیان سەرگەردانی نەخۆشی کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت هیدایەتی کەناڵی ئەعلامیەکان بدە یا رب العالمین. خوای گیان ئەم وڵاتی ئێمە لە حیزب حیزبێنە و ململانێنە ڕزگار کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین دڵمان یەکخە، ماڵمان یەکخە، یەک سەفمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای ڕەحم بە مسلمانانی کوردستان کە یا رب العالمین. خوای ڕق و کینە لە بینمانە مەهێڵە، سیاسەتی درۆزنە و ناشەرعی لە بینمانە مەهێڵە. دڵمان یەکخە یا رب العالمین، بمان کەرە خزمەتکاری ئەم دینە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئەم میلەتەی ئێمە میلەتێکی ڕەش و ڕووت یا ئەکرەم الئەکرەمین. قەیرانی زۆر گەورە و فێڵی زۆر گەورەی لێ ئەکرێ. خوایە تۆ بەهانامانە وەرە. خوایە زۆر هاوارمان کرد بۆ فەقیر و دەردەداران و کەس بەدەمیانەوە نەهات. خوایە تۆ خۆت بەهانایانە وەرە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئەو بەڕێزانەی کە خەیر و چاکە ئەکەن، سەدەقات و زەکاتی خۆیان دابەش ئەکەن بەسەر فەقیرانە، یا ربی خوایە ئەجر و پاداشیان بۆ بنووسە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کرد. خوایە ئەو دەوڵەمەندە بەڕێزانەی کەوە دەستی دڵ و گیرفانیان کردوتەوە پەروەردگارە بۆ هەژاران داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، خوایە بەزەی خۆت بەسەریانە بارێنە. ئەوەندە حەڵاڵیان بدەرێ محتاجی حەرام نەبن، چەند ئەبەخشن بە هەزار قات بۆیان پڕکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هەر کەسێکمان گرفتێکمان هەیە بۆی چارەسەر کە یا رب العالمین. خوایە ئەوانەمان بێ حاڵ و ماڵن ماڵداریان کە، ئەوانەمان بێ مناڵن مناڵیان پێ عەتاکە، ئەوانەمان بە مناڵن خوای گیان مناڵەکانمان ساڵحکە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە. قەرزی سەرشانی قەرزارەکانمان سووککە، ڕزقی کەم ڕزقەکانمان زیادکە. ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئێمە کەس شک نابین، دەسی بۆ بەرزکەینەوە. بەخوا خوایە تۆ خۆت ئەزانی ئێمە سەری سوژدە نەوی ناکەین بۆ تۆ نەبێ، لە نوێژە ناوەستین تەنها بۆ تۆ نەبێ. ڕووگەی دڵمان لە لای تۆیە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە دوعاکانمان قبول کە یا رب العالمین. پەروەردگارە بەم ئێوارە وەختەی ڕەمەضانە هانامان بۆ دەرگای ڕەحمەتی تۆ هێناوە. ئەزانین خەزێنەی ڕەحمەتی تۆ لە کەسدا ناخرێ. ئێمەش هاتووینەتە بەردەم ئەم خەزێنەیە، لێت ئەپاڕێنەوە. پەروەردگارە بەزەیی بەسەر ئەم گەل و میلەتەی ئێمە ببارێنە. خوای گیان هەموو ئەوانەی کە گوێیان لێمانە پەروەردگارە ئەگەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە. خوای گیان خوایە هەر کەسێکمان گرفتێکی هەیە بۆ چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە گرفتەکانمان چارەسەر کە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئەرحەم الراحیمین.
خوای گیان ئارامی بخەرە ناو دڵمان، ئارامی بخەرە ناو وڵاتمان، خوای ئارامی بخەرە ناو نیشتیمانمان یا ئەکرەم الئەکرەمین. خوای ئاژاوە لە ناو ماڵەکانمانە مەهێڵە، محەبەت لە نێوان هاوسەرەکانە زیاد کە، محەبەت لە نێوان مناڵ و دایک و باوکە زیاد کە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بەرەکەت بەسەر وەقتمانە ببارێنە، بەرەکەت بخەرە ناو کاتمانەوە یا رب العالمین، بەرەکەت بخەرە ناو عومرمانەوە یا رب العالمین. خوای گیان بەرەکەت بەسەر ماڵەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر مناڵەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر تاعەتمانە ببارێنە. خوای گیان بیرەکانمان پڕ ئاوکە، کانیاوەکانمان هەڵقوڵاوکە، زەویمان پڕپیت و بەرەکەت کە یا رب العالمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین پەروەردگارە ئارامی بەسەر ئەم نیشتیمان و وڵاتی ئێمە ببارێنە. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێستا گۆڕستانەکانمان هەر هەموو چاوەڕێی دوعایەکی ئێمن، پەروەردگارە بۆ خاتی گەورەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە یا رب العالمین. خوایە ئارامی بەسەر گۆڕستانی موسڵمانانە ببارێنە، خوایە ئارامی بەسەر گۆڕستانەکانی کوردستانە ببارێنە. خوایە زۆرێک لە گۆڕستانە قەدیمیەکان کەس ناچێتە سەریان و کەس دوعایەکیان بۆ ناکە. ئێمە لە بەرنامەوە هاوارەکەین پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە تو خۆت ئەزانی ئەهلی قەبرستانەکان زۆر فەقیرن بە دوعایەکی ئێمە، تۆ زۆر دەوڵەمەندی یا رب العالمین. خوای گیان دەسی دڵمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ، هاوار لە تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بەزەی بەسەر گۆڕستانەکانە ببارێنەوە، عەذابیان لەسەر هەڵگرە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە تۆ زۆر بەخشندەی و بەخشندەیت پێخۆشە، خوایە لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. پیاوانی زۆر گەورە لەم وڵاتی ئێمەدا، ئەولیای زۆر گەورە، عولەمای زۆر گەورە، چاکەکاری زۆر گەورە ئەم وڵاتی ئێمەیان بەجێ هێشت و ئێستا لەناو گۆڕەکانان. خوای گیان ڕەفعی دەرەجاتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین ئەو کەسانەی کە کەسیان نییە دوعایان بۆ بکە. خوای ئەو کەسانەی لەناو گۆڕەکانە چاوەڕێی دوعا ئەکەن و مناڵەکانیان ئەوانیان لە یاد کردووە، براو خوشەکان ئەوانیان لە یاد کردووە. خوای لەم کەناڵەوە ئێمە هاوارت لێ ئەکەین پەروەردگارە ڕەحم و بەزەی بەسەریان ئەوبارێنە و لێیان بخۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. خوای گیان ئەم دڵانەمان ئارام کە، دوعاکانمان قبول کە، تەراویحەکانمان قبول کە، ڕۆژۆکانمان قبول کە یا رب العالمین. خوای ختمی قورئانەکانمان لێ وەرگرە، مزگەوتەکانمان ئاوەدانتر کە، هیدایەتی گەنجەکانمان بدە، حیا و حورمەتی ئافرەتانمان زیاتر بکە، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین، خوایە ئەوەندە ڕزقی حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین. خوای گیان داوات لێ ئەکەین محتاجی دەستی نامردمان مەکە، زەلیلی سەر جێگەمان مەکە، تووشی نەخۆشی کوشندەمان مەکە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت. پەروەردگارە زەلیلمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین، زەلیلی دەستی گوناهەکانمان مەکە یا رب العالمین. خوای ئەمە گوناهانێکی زۆرمان هەیە کە دەرەقەتی نەفسی خۆمان ناین. خوایە پەنا بە تۆ ئەگرین، خۆمان ئەدەینە دەستی تۆ، خۆمان سپاردەی تۆ ئەکەین. خوایە سپاردە لە لای تۆ زایە نابێ، زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئیمانی خۆمان ئەدەینە دەستی تۆ یا رب العالمین، ئەخلاق و ڕەوشتی خۆمان ئەدەینە دەستی تۆ یا رب العالمین. خوایە سەحەت و لەشساوی خۆمان ئەسپێرین بە تۆ یا ئەکرەم الئەکرەمین. خوایە خێزان و مناڵ و وەچەکانمان سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە، بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە. خوایە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی نامەکانیان بەدەستی ڕاستیان وەرەگرن، بمان گێڕە لەو عەبدانەی کە لە گۆڕەکانیانە زۆر ئارام و شادومانن یا رب العالمین. بمان گێڕە لەو عەبدانەی لە سەرمەرگا زۆر ئارام و دڵشادن یا رب العالمین. خوایە ئێمە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت داوات لێ ئەکەین، بە بەزەی خۆت داوات لێ ئەکەین. بەخوا خوایە ئێمە ئەزانین شایانی ئەوەنین دەست بۆ لای تۆ بەرزکەینەوە، بەڵام ئێمەی گوناهبار دەرگایەکی ترمان نییە تەقەی لێ بدەین دەرگانەی تۆ نەبێ. بەخوا خوایە دەریشمان کەی
ئێمە هەر لە بەردەم دەرگاکەی تۆیە وەستاوین لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خۆی دوعاکانمان گیراکە یا ئەکرەمە الأکرەمین خۆی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبولکە یا رب العالمین خۆی ئەم دوعانەمان لێ قبولکە یا رب العالمین خۆی ئەم دوعانەمان لێ قبولکە یا ئەکرەمە الأکرەمین خۆی قسەکانمان لێ قبولکە گوێگرتنەکانمان لێ قبولکە مەجالیسی ذیکرەکانمان لێ قبولکە مەجالیسی عیلمەکانمان لێ قبولکە خۆی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەگەر هەڵەو کەم و کوڕێکمان بەرامبەر بە هەژارێک هەیە خۆی لە ژیانمانە عەفومان کە یا ئەکرەمە الأکرەمین ئەگەر ئێمە بێئاگا بوون لە دراوسێکانمان خۆی عەفومان کە یا ئەکرەمە الأکرەمین خۆی بەهانەی هەژاری ئەم وڵاتەوە وەرە یا رب العالمین خۆی گیان ئێمە دەست بەرزەکەینەوە بە دەستی هەژارانمان ئێمە داوا لە تۆ ئەکەین بە زمانی مناڵەکانمان خۆی گیان ئێمە دڵمان چاوی لە تۆیە پەروەردگارە بە دڵی پیر و پەککەوتەکانمان خۆی ئەم دوعانەمان لێ قبولکە خۆی ئەم دوعانەمان لێ قبولکە خۆی ئەم دوعانەمان لێ قبولکە خۆی داوات لێ ئەکەین ئەوانەی کەوە داوای دوعای خێریان لێ کردوین هانایان بە ئێمە هێناوە ویان زانیەوە ئێمە ئینسانی چاکین پەروەردگارە تۆ خۆت خستە دڵی ئەوان کە بە ئێمە بڵێن ئێمەش خۆیان دوعاکانی ئەوانە بۆ لای تۆ بەرزەکەینەوە هەموو ئەوانەیەکی گوێمان لێ ئەگرن دوعاکانیان بۆ لای تۆ بەرزەکەینەوە داوات لێ ئەکەین یا ڕەبی خۆیان دوعاکانمان گیراکە خۆیان دوعاکانمان گیراکە خۆیان دوعاکانمان گیراکە خۆی هەر کەس داوای هەر شتێکی لێ کردوین پەروەردگارە پێی عەتاکە داوای شیفای کردو پێی عەتاکە داوای ڕزقی کردو پێی عەتاکە داوای دەواازەی خێری لە تۆ کردو خۆی پێی عەتاکە داوای مناڵیان کردو خۆی تۆ دەسەڵاتداری پێیان عەتاکە پەروەردگارە شیفامان بۆ بنێرە شیفا بۆ دڵمان بنێرە شیفای معنەویمان بۆ بنێرە قورئان بکەرە نوری دڵمان یا ئیلاهی قورئان بکەرە نوری زمانمان یا ئیلاهی بەسیرەتمان بە قورئان بەهێزکە یا ئەکرەمە الأکرەمین خۆیە لەم ئێوارە وەختە بەخوا لەم دوعانە جوانترمان شک نەبەر بەرزیکەینەوە بۆ تۆ ئەمانەوێ سڵاوات و سەلام بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم منبەرەوە بنێرین خۆی ئەوەی کە گوێمان لێ ئەگرێ ئەوەی لەگەڵمانە دەستی دڵی بەرز کردوێتەوە خۆی سڵاوی هەمومان بگەینە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک ناومان بێنە لە خزمەتیا یا ئەکرەمە الأکرەمین خۆی دوعاکانمان لێ وەرگرە خۆی دوعاکانمان لێ قبولکە خۆی دوعاکانمان لێ قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين